پیرۆز شەفاعەتەکات بە تۆ بە هەموو پیتێ دەخێرە دەسەکەوێ و لە ڕۆژی قیامەت شادی بە ساحەی مەحشەر بۆ خزمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار بە جۆرێ تووڕە بووە. خوای پەروەردگار هیچ کاتێک لەمە پێش ئاوها تووڕە نەبوو لەمە لاش ئاوها تووڕە نابێت. دەڕۆن بۆ لای نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت دەفەرمێ من ناتوانم شەفاعەت بکەم. دەڕۆن بۆ لای موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. دەڕۆن بۆ لای عیسا پێغەمبەر صلی الله علیه وسلم. هیچ کەسێکیان ناتوانن شەفاعەت بۆ خەڵکی بکەن، خەڵکی لە مەینەتی و ناخۆشی ڕزگار بکەن. هەتا دەڕۆن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوش دەچێت سەجدە بۆ خوای پەروەردگار دەبات، خوای پەروەردگار محاسبەی خەڵکی بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگار پێی دەفەرمێت سەرت بەرز کەرەوە شەفاعەت بکە و با شەفاعەتت قبول کەم. ئەمجا خەڵکی محاسبەی دەکرێت. ئالەو ڕۆژەدا کە تۆ محاسبەت دەکرێت قورئانی پیرۆز دێ بۆلات بۆ شەفاعەتکردنی تۆ بۆ ڕزگارت کا لە ناخۆشیەکانی قیامەت. قورئانی پیرۆز دەفەرمێ ئەی پەروەردگارم جل و بەرگ و پۆشاکی حەریر و جوان لەبەری ئەم ئینسانە بکە لە دنیادا منی خوێناوەتەوە. خوای گەورە ڕێز و حرمەت و جل و بەرگ و تاجی ڕێز و حرمەتی پێ بەخشێت. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ثم يقول يا ربي زده فيلبس حلة الكرامة. خوای گیان چەند داواکاریەکم لە تۆ هەیە بەم ئینسانەی ببەخشە. خوای گیان تاجی ڕێز و حرمەت کە بەسەری، پۆشاکی ڕێز و حرمەت بکە بەبەری ئەم ئینسانەدا، چونکە لە دنیادا خوای گیان منی خوێناوە. با تەنها تاجێکی بەسەرەوە نەبێ کە تاجی کەرامەت و ڕێزە، پۆشاکێکیشی لەبەر بکە ئەی خوای پەروەردگار کە پۆشاکی ڕێز و حرمەت و کەرامەت بێ بۆ ئینسان. ثم يقول يا ربي ارض عنه فيرضى عنه. ئەمجا قورئانی پیرۆز دەفەرمێ خوای گیان لەم بەندەی خۆت ڕازی بە، خوای گەورەش لێی ڕازی دەبێت. پێمان خۆشە لە ڕۆژی قیامەتە پۆشاک و تاجی ڕێز و حرمەت و کەرامەت بکرێ سەرمان. پێمان خۆشە خوا لێمان ڕازی بێ دەبا قورئان بخوێنین، چونکە دڵنیا بە قورئانی پیرۆز شەفاعەتی قبوڵە و ڕەت ناکرێتەوە. دەفەرمێ خوایە گیان فڵان شتی ببەرە یەکسەر خوای پەروەردگار دەیداتێ، تاج بکە بەسەری خوای گەورە دەی پێ دەبەخشێت. خوای گیان پۆشاکی ڕێز و حرمەت کە بەری ئەم ئینسانەدا پێی ببەخشە خوای گەورە پێی دەبەخشێ. خوای گیان لە بەندەیە ڕازی بە، خوای گەورە لێی ڕازی دەبێت. قورئانی شەفاعەت بۆ هەموو کەسێ ناکە. قورئان شەفاعەت بۆ کەسێ دەکات لە دنیادا خوێنا بێتیەوە. ئەمە فەزلی قورئانە، ئەمە فەزلی گەورەترین زیکری خوایە کە تۆ لە ڕۆژی قیامەتە خوا لێت ڕازی ئەبێ. ئەوە خۆشی بەختەوەری لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەردا لە محاسبەدا تاجی ڕێز و حرمەت بەسەری تۆ ببیرێت. والله ئەوە سەربەرزیە، والله ئەوە سەرفرازیە. ئەگەر ئینسانێک خوای گەورە پێی بەخشێ پۆشاکی ڕێز و حرمەت لەبەر